بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی ئازیزی بەرنامەی گفتوگۆ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سبەینێ 12 ڕەبیع الأول یادی لەدایکبوونی درەوشاوەترین و بەڕێزترینی مرۆڤەکان محەممەدی کوڕی عەبدوڵڵایە صلی الله عليه وسلم. شیاو بە گەورەیی و خۆشەویستی بەڕێزیان درود و سڵاوات و میهرەبانی خوا خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەرە خۆشەویست و دڵسۆزەکەمان. پێغەمبەرێک کە خوای گەورە لەبارەیەوە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ بالمؤمنینە ڕەئوف ڕەحیم کە چەندە دڵسۆز و خۆشەویست و خەمخۆری موسڵمانانە. لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نێوان یادکردنەوە و پەیڕەوی لە ڕێبازەکەی و شوێن کەوتنی سونەتەکانی دەکەینە تەوەری ئەم شەوی بەرنامەکەمان. بێگومان کاتی خۆی سوڵتان مزەفەر بە ڕەحمەت بێ کاتێ لەگەڵ ڕەبیعی خێزانیا گرنگیەکی زۆر بە زیندووکردنەوە و برەودان بە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان دەدەن صلی الله عليه وسلم. هۆکارەکەی بریتی بووە لە مراندن و پشتگوێ خستنی سونەتەکانی پێغەمبەری خوا و گرنگیدانێکی زۆر بە خورافە و بیدعەگەرێتی لەو سەردەمەدا. بەڵام لە ئێستادا خەریکە یادکردنەوەکان لە لای ئێمە پێچەوانە دەبنە لە ناوبردن و مراندنی سونەتەکانی و زیندووکردنەوەی خورافە و بیدعەگەرێتیەکی زۆر. بۆی ئەمە لەم بەرنامەیەدا قسە لەوەکەین کە یادکردنەوەی دروستی پێغەمبەری خوا و لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنیە و دەبێ ئێمە لە بەرامبەر لەدایکبوونی فەخری عالەم و سەروەری کائیناتدا صلی الله عليه وسلم چه بەرپرسیارەتیەک بکەوێتە سەرشانمان. ئەگینا لە ئێمە زۆر باشتر لە قورئانی پیرۆزدا خوای گەورە لەبارەی پێغەمبەرەکەیەوە دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئێمە یاد و ناوی زیکری تۆمان بە شێوەیەک بەرز کردوتەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە ڕۆژانە لە سەرتاسەری جیهاندا لەسەری هەموو خولەکێکدا لە پەناناوی خواوە دەگوترێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله و لە منارەی مزگەوتەکانەوە جیهان و گەردوون گوێبیستی ناوە درەوشاوە و خۆش و ڕازاوەکەی سەروەری مرۆڤایەتیە بن. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە کە ئێمە ئەگەر یادی پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم و لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردەوە کامەیە ئەو بەرپرسیارەتی کە کەوێتە سەرشانمان؟ ئایا تەنها بە دروشم و لافیتە و شیرینی خواردنەوە و کۆمەڵێک چکلێت و شتی ڕواڵەتیانە توانیومانە گەورەیی و شکۆ و سونەتی پێغەمبەرەکەمان زیندوو بکەینەوە، یام کامەیە ئەو بەرپرسیارەتی کەوێتە سەرشانمان؟ بەڕێز مامۆستا سەربەست جەباری بانخوازی ئیسلامی ئەمشەو قسە لەم پرسە گرنگەمان بۆ دەکەم. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ، یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لە جەنابت و تەواوی موسڵمانان پیرۆز بێ و پێم خۆشە یەکەمین قسەی جەنابتان بکێنە دەروازەیەک پەیام و سەرنجی جەنابتان لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان چییە؟ سپاس بۆ جەنابت، سڵاوی خوای گەورە لە هەموو لایەک بێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. داواکارم لە خوای پەروەردگار کە ئەو یادە پرشکۆی بکاتە مای خێر بۆ تاکی ئومەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام لەسەر زەویە. و خوای پەروەردگار داواکارین کە یارمەتی دەرمان بێ بە ڕاست و دروستی بە حەقیقەت و ڕاستی شوێن ڕێبازەکەی پێغەمبەری خوا بکەوین عليه الصلاة والسلام. بەم ئاەتە پیرۆزەی قورئان دەست پێکەم کە خوای پەروەردگار لە ئاەتی 164 سورەی ئالی عیمرانە ئەفەرمێ بسم الله الرحمن الرحيم لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. خوای پەروەردگار فەرمێ بێگومان سوێن بێ و بێگومان خوای پەروەردگار چاکەی زۆر گەورەی لەگەڵ باوەڕدارانە کردووە. من لە زمانی عەرەبیە منە لە زمانی عەرەبیە چاکەیەکی چۆنەڵێ لەسەر و پێویستەوەیە. خوای پەروەردگارە فەرمێت زیاد لە چاکەیەک لەگەڵ باوەڕدارانە کراوە. لێرەیشە فەرمێ عەلە المؤمنین مەرج نییە هەموو موسڵمانێک بەهرەمەند بێ لە ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام وەکو پێویست. بۆیە ئەفەرمێ عەلە المؤمنین، ئینسان تا نەگاتە پلەی باوەڕ و ئیمان وەکو پێویست بەهرەمەند نابێت لە سونەت و لە ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام. بۆیە ئەبینی خەڵکێکی زۆری موسڵمان لەو ڕۆژگارەیە هەڵسوکەوتیان زۆربەی زۆری پێچەوانەی ڕەفتار و هەڵسوکەوتەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام. چاکەکەیش ئەمەیە خوای پەروەردگارە فەرمێ إذ بعث فيهم رسولا من أنفسهم، بەوەی کە خوای پەروەردگار ڕەوانەی کردووە لە ناو مرۆڤایەتیە کەسێک هەر لە خۆیان
کەسێک هەر لە خۆیان ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مرۆڤێک بووە بەڵام مرۆڤێکی دانسخە و هەڵبژێرایی خوای پەروەردگار و تایبەت کەوا بۆ مەچاکەیەکی خوای پەروەردگارە کە ئێمە پێغەمبەرمان بۆ ڕەوانە کراوە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام گرنگەوێ بزانین ئەم پێغەمبەرە چی کردووە و چۆنی کردووە ئامانج لە ڕەوانەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی بووە ئێستا ئێمە لە کوێی سونەتەکانی پێغەمبەراین لە سەرجەم بوارەکانی ژیانمانە. زۆر باشە مامۆستا کامانن ئەو ڕەوشت و سیفەت و ئەخلاقە زۆر پەسەند و جوانانەی کە بێگومان تەواوی سەر لەبەری ژیانی پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم بە شانازیەوە بۆ ئێمە شوێنکەوتووی هەڵبژاردرە و وەکۆڵێ پەسەندکراوی خوای گەورەن جەلە جەلال وئینەکە لەعەلا خولوق عەظیم. بەڵام کامانن ئەو ڕەوشت و سیفەتە گرنگانەی کە بۆ ئەم ڕۆژگارەی ئێمە گرنگن و ئێمە لە کڵاو ڕۆژنەی ئەخلاق و ڕەوشتە پەسەندەکانی پێغەمبەری خوامانەوە صلی الله علیه وسلم سەیری کەسایەتیەکەی بکەین تا ببێتە چرایەکی ڕۆشن بۆ ڕێی ژیانمان. لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شت زۆرن باسکرێن یەکێک لە نووسەرە کوردەکان نووسیوێتی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو ئەم بوونەوەرە وایە چۆن ئەم بوونەوەرە پان و فراوانە بتەوێت لە هەر لایەنێکەوە قسەی لێ بکەی تەواو نابێ ژیانی پێغەمبەریش وایە عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەوەی کە زەرورە لەو ڕۆژگارەیە ئێمە یعنی ئەو یادکردنەوە تەقلیدیە فۆلکلۆریە تێپەڕێنین بینە سەر یادکردنەوەیەکی ڕاست و دروستانە بۆ ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو دووشەمانێک یادی خۆی کردوتەوە وەکو لە صەحیح مسلیمە هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لێیان پرسیوە بۆ دووشەمان بەڕۆژووی فەرموویەتی لەبەرەوەی لەو ڕۆژەیە لە دایک بووم بۆیە یادکردنەوەی ڕاستانە ئەوەیە کە ئینسان ڕۆژانە یادی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام لە هەفتەیەک شار ڕۆژێکی تایبەتی هەبێ ئەو ڕۆژە کۆمەڵێک عیبادەتی تایبەتی تیاکا بە تایبەتی ڕۆژی دووشەمان. لەو ڕۆژگارەیە ئەوەی کە ئێمە زۆرمان پێویستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم شتێک کە وای کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرکەوتوو بێ لە ژیانیە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خەڵکانێکی زۆر هاتوونەتە سەر ئەم زەویە بیرمەندی زۆر هاتوون زانا و دانای زۆر هاتوون بەڵام هیچیان وەکو پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات وسەلام. ئێتر ئەوە ڕاستیەکە وەک ئەوترێ گاوریش ئەو شایەتی بۆ داوین مەگەر کابرای کە ژیان نامەی 100 کەسە مەزنەکەی نووسیوە یەکەم کەسی ژیانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام نووسیوە ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە پێمانەڵێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر مەزن بووە. یەکەم شت کە ئێمە زۆرمان پێویست پێێتی لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە هەندێک زمان مەبدەئی بوونە یعنی بوونی بیر و باوەڕێکی تۆکمە و دامەزراوە لە دڵ و دەروونمانە بۆی بتوانین زاڵ بین بەسەر ناڕەحەتیەکانی ژیانە و بتوانین لەو تاقیکردنەوەی کە بۆی هاتوینەتە سەر زەویتیایە دەرچین. ئەم مەبدەئی بوونە لە ژیانە زۆر زۆر زەرورە بەداخەوە ئێستا مسلمانانێکی زۆر ڕۆژانە کە دیارە ئێستا مسلمان بینین زۆربەی وای لێ هاتووە لە پەیج و لە سایت و لە ئینتەرنێت و ئەوانەوە یەکترە بینن مسلمان شتی زۆر سەیر و سەمەرە ئەو ڕوژێنێ لە ئەتر ئایا لە پەیجی خۆیایەتی لە هەر شوێنێک کاکای نووسێ کە پێچەوانەی بیر و باوەڕی ئەم پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە ئێمە یەکەم شتێک کە پێویستمان پێێتی لە ژیانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوەیە کە خۆمان و دەوروبەرمان پەروەردەکەین لەسەر ئیمانێکی محەممەدیانە عەلەیهی سەڵات وسەلام بۆی بتوانین لەو تاقیکردنەوە کە هەیەتیدا دەرچین و ئەگەر خاوەنی ئیمانێکی باش نەبین بەهرەمەند نابین لەو نعمەتە گەورەی خوای پەروەردگار کە فەرمووی لەقەد مەنە الله عەلى المؤمنین. بۆی ئینسانیش تا نەگاتە پلەی ئیمان نە بەهرەمەند دەبێت لە دینی لا بەهرەمەند دەبێت لە ژینی. پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام کە ئێمە زۆر جار دوو شت وامان لێکا کە ئیمانمان لاواز بێ یا ترسە یا تەماحە یا ئەوە تا خەڵکێک ئەترسێنرێ واز لە دینێنێ واز لە مەبدە و بنەما سەرەکیەکانی دینەکە ئێنێ یا تەماحێکە ئەخرێتە بەری بۆ ئەوەی کە شتێکی پێ بدرێ بۆ ئەوەی کە شتێکی لێ نەسەندرێتەوە. پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام ئەمانەی هەموو خراوەتە بەردەست بەڵام فەرموویەتی ئەوە مەشهورە ئەو حەدیثە بە چەند ڕیوایەتێک هاتووە کە فەرموویەتی ئەگەر خۆریشم بۆ داگرن یا لە ڕیوایەتە حەسەنەکەیە فەرمووی ئەگەر بچن مەشخەڵێک لە مەشخەڵەکانی خۆریشم بۆ بێن نەخوارەوە بیدەنە دەستمەوە من دەستبەرداری ئەو پەیامە نابم کە خوای پەروەردگار پێیان ڕەوانە کردوم. بۆی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە ناکرێت لەسەر شتێکی بەسیط واز لە ڕێبازی پێغەمبەر بێنین عەلەیهی سەڵات وسەلام لە تەماحێکی بەسیط و خرێتە بەردەستمان وازی لێبێنی نوکەیەکە بۆ کرێ وازی لێبێنی ئەوە بەڕاستی ئینسان ناتوانێت دینداری بکە و یادکردنەوەی پێغەمبەری بۆ ناکرێت عەلەیهی سەڵات وسەلام
ئەگەر کەسێکیش ئیمانێکی بەهێزی نەبێ بە دڵنیاییەوە لە خزمەتی پێغەمبەران نابێ عەلەیهی السەڵات وەسەلام. ئەگەرچی ئینسان ئیمانیشی لاواز بێ هەرەگاتەوە بە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام مادام ئیمانی لەدەست نەدابێ. زۆر باشە مامۆستا، لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشواماندا صلی الله علیه وسلم کامەیە ئەو بەرپرسیارەتیە کە بێتە سەرشانی ئێمە وەکو جەنابت فەرمووی بۆ ڕزگاربوونمان لە یادکردنەوەیەکی تەقلیدی و کلاسیکیانە و دەرچوونمان یا بۆمە بەرزبوونەوەمان بەرەو یادکردنەوەیەکی ڕاست و دروستانە. ئێمە چ بەرپرسیارەتێکە کەوێتە سەرشانمان لە یادی لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله علیه وسلم؟ دیارە دراسەکردن و خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، ئاشنابوون بە ژیانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرزی شەرسانی هەموو مسلمانێکە. ئەوە لەوەتەی پەڕێنین کەسێک بڵێ بۆ فەرزە، چونکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخوذوه وما نەهاکم عنه فانتهوا. باشە ئینسان تا دراسی ژیانی پێغەمبەر نەکا عەلەیهی السەڵات وەسەلام لەکوێ زانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چی پێوتووە؟ ئەوەی کە وەکو بەرپرسیارەتیە کەوێتە سەرشانی ئێمە لەو ڕۆژگارەیە، با بزانین هەر لە ناو ماڵەکەی خۆمانە چەند شت هەیە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. یعنی وەکو نووسەرێک نووسیوێتی ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، ئەمە گریمانە طبعاً پێغەمبەری خوا مردووە و زین و نابێتەوە تاوەکو ڕۆژی دوایی تاوەکو کاتی دیاریکراوی خۆی. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بێتە ماڵی کەسێک لە ئێمە سەیری هەڵسوکەوتمان بکە. ئایا ئێستا ئێمە هەڵسوکەوتمان لەگەڵ ئەندامەکانی خێزانمانە، لەگەڵ هاوسەرەکان لەگەڵ یەکترا، باوک و دایک لەگەڵ مناڵە، مناڵ لەگەڵ دایک و باوکار، ئەم جار کاتەکان بەچی بەسەر ئەبدرێ، عیبادەت و تاعەت چۆن نەکرێ؟ یعنی زۆر سەیرە خەڵکێکە لە ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله و جاری وایە 5-6 نەفەر لە ماڵێکان هەمویان باڵغ و مکەلەفن سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام جێبەجێ ناکەن و کە ئەڵێم سنەت بەمانە فراوانەکە یعنی فەرزیش سنەت مەبەستم پێی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. یعنی جاری وایە ماڵێک 3-4 نەفەری باڵغ و عاقڵی تایە نوێژی بەیانیان ناکەن. ماڵی وا هەیە بە ئاشکرا شەوانە چەند جار فەرمانی پێغەمبەری خوا ئاشکرێنی عەلەیهی السەڵات وەسەلام، سەیری چەند شتی ناشەرعیەکە، چەند کەناڵی خراپی خەزن کردووە، چەند دیناری داوە بەو خەتەیە ناو هێناوێتی بۆ ماڵەکەی شتی خراپی پێ لێ ئەدرێ و ئەوانە هەر زۆر بێباکیشە. ئەمجار لەولاوە چەند زمانی دایک و باوک لەگەڵ مناڵەکانە، دایک و باوک چۆن هەڵسوکەوتەکەن لەگەڵ مناڵ؟ ئایا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چۆن بووە هەڵسوکەوتی؟ چەند شیرین بووە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام؟ بەداخەوە یعنی ئەگەر ئێمە ورد بینەوە لە ژیانی تاکی ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، بەڕاستی ژیانمان لە بەرامبەر سنەت و هەڵسوکەوت و ئاکاری پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام زۆر شپرزە، زۆر خراپیشە. ئێتر ئەوە وەکوتم لە هەموو بوارێک لە بوارەکانی ژیانەوەیە، لە عیبادەتمانە، لە ئەخلاق و هەڵسوکەوتمانە، ئەبێ لەم یادەیە وا بکەین کە هەر یەکێک لەم یادەیە واز لە تاوانێک بێنێ. یعنی زۆرم پێسەیرە خەڵکێک بێ بڵێ من یادی لەدایکبوونی پێغەمبەرەکەم عەلەیهی السەڵات وەسەلام شیرینیە بەخشێنێتەوە بەڵام نوێژی بەیانی ناکە. ئەخەمە یادکردنەوەی پێغەمبەر چۆنە بێ ئاوا بێ عەلەیهی السەڵات وەسەلام؟ زۆر سەیرە خوشکێکی بەڕێز کە ئەوەیش بۆ خۆی شتێکی باشە، یعنی خۆشەویستیەکێ بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕەنگ بێ کە دیارە بەیانی دەوام نیە، ڕەنگ بێ 2 ڕۆژی تر کە دەوام هەیە شیرینی بێنێ و بیبەخشێنێتەوە. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان خۆشەویستیەکێ بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم، بەڵام جلوبەرگەکەی ڕێک جلوبەرجی جوولەکەیە. ئەمە ئەبێ تێگەێنین بڵێن ئەمە خۆشەویستی سەرزارەکیە، ئەمە خۆشەویستیەکە لە عەقڵە، خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەبێ بخرێتە دڵمانەوە. یعنی مسلمانانی ئەو ڕۆژگارە بە شێوەیەک لە شێوەکان وامان لێ هاتووە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر زار و لە عەقڵمانە نەچۆتە دڵمان. زۆر باشە ماوە سەربەست پیاوێک پرسیار لە پێغەمبەری پێشوامان دەکات صلی الله علیه وسلم کەنگێ قیامەتە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چ شتێکت بۆ ئەو قیامەتە ئامادە کردووە کەوا پرسیاری لەبارەیەوە دەکەی؟ کابرا دەڵێ شتێکی وام ئەو تۆم لە عیبادەت و پەرستشەکان نییە، بەڵام خدا و پێغەمبەرم صلی الله علیه وسلم لە هەموو کەس خۆشتر دەون. من لە پرسیارەکان ڕەوایەتی بەو جلوبەرگی ناشەرعی خانمێک و بەرپانەکردنی نوێژی بەیانی لەلایەن گەنجێک و بەکارهێنانی ئینتەرنێتی بە شێوەیەکی خراپ لەلایەن گەنجێکەوە نادەم، واتە ڕەوایەتی پێ نادەم. بەڵام ئەمەش تا چەند کاتێک کە بە شەوق و زەوقێکی زۆرەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشوامان دەکاتەوە صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا وەڵامی کابرا دەداتەوە کە تۆ لەگەڵ ئەو کەساندا حەشر دەکرێت کە خۆشت دەون. ئەمەش تا چەند توانین بیکەنە قاعیدەیە بۆ ئەوەی ئەمڕۆمان. باش، ئەبێ بزانین خۆشەویستی یعنی چەند جۆری هەیە و کامە خۆشەویستی ڕاستەقینەیە و کامە خۆشەویستی ناڕاستەقینەیە. باشە کەسێک بە تۆ ئەڵێ من تۆم زۆر خۆشەوێ، ئەڵێ 10,000 بەرێ ناداتێ، باشە باوەڕی پێەکەی بۆ خۆشەویستی حتمما نەخێر. یا جاری وایە ڕەفیقێک دەڵێ من تۆم زۆر خۆشەوێ، ئەڵێ شتێکی بەسیط تەکلیفی لێکەی.
معقول نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ئەوانەی کە باسم کرد ئەوانە نمونەی ڕۆژانە لەبەر دەستە ئەزان ئەجینا هەزاران نمونەی تر هەن خۆشەویستی ڕاستەقینە ئەبێ لە دڵ و دەروون نابێ طبعا ئەوە فەرمودەیەکی صحیحە ئەنەسیش دوایی کە ڕاوی حەدیثەکەیە فەرمێ زۆرمان دڵ بەو حەدیثە خۆش بوو چونکە خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دڵ و دەروونمان نابێ گومان بەڵام بەپێی هەڵسو کەوتی ڕۆژانەمان ئەم خۆشەویستیە زۆر کاڵ بۆتەوە لە دڵ و دەروونە چونکە یعنی تۆ ناکرێت کەس بڵێ کەسێکم خۆشەوێ بەڵام ڕۆژانە دەیان جار فەرمانی بشکێنی وانە ئیمامی شافعی فەرمووی إن المحب لمن يحب مطيع کەسێکی خۆش بوێ ئەبێ گوێڕایەڵی بکە لەبەرەوە ڕاستترین خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە کە ئینسان کارێک کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم قەدەغەی کردووە وازی لێ بێنێ ئەجینا ئەمە ئەوەی کە یاد ناکاتەوەیشی کە یاد دەکاتەوە یادێ فەرکولۆرەکە ئەڵێم ئەوەی کە تەقلیدیەکە ئەم یادە ئەوەی کە ئەیکا ئەوەیشی کە نایکا هەردووچیان نیەتێکی هاوبەش لە بینیانەیە کە خۆشەویستی دەربڕینە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەردووچیان مەئجورن لەسەر ئەو نیەتە بەڵام ئایا دواتر لە عامی هەڵسو کەوتی ڕۆژانەیانە دەرەکەوێت چیان ڕاستەکەن چیان ڕاست ناکەن ئەگەر چی ئەو مەسەلەیەکی خلافیە ئەوە ئەبێتی پەڕێنینەوە بڕاوەتەوە مۆزوعەکە ئایا ئەو یادکردنەوەی بەو شێوازە تەقلیدیە جائیزە یا جائیز نییە ئەوە مۆزوعێکە بڕاوەتەوە بەڵام خاڵێکی هاوبەش هەیە لە لای هەمووان کە بریتە لە خۆشەویستی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمە فەرزە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرزە بەڵام من ئەڵێم ئەو خۆشەویستی ئێستا ئەڵێ خەڵک ئەڵێ هەمە بۆ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم زۆربەی زۆری لە عەقڵ و لە زمانیایەتی نەچۆتە دڵێەوە ئەجینا ناکرێ وەکوتم تۆ ڕۆژانە دەیان فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بشکێنی بڵێ پێغەمبەری خوام خۆشەوێ صلی الله عەلەیهی وسەلەم زۆر باش مامۆستا لە پێشەکە ئاماژەم بەوە کرد کە کاتی خۆی سوڵتان مزەفەر کاتێک گرنگی برەوێکی زۆر بە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشوامان دەدا صلی الله علیه وسلم زانای گەورەی لە وڵاتانی جیهانیەوە ئیسلامیەوە بۆ دەهێنێت تاوەکو لەو هەوڵە بەردەوامەی مراندن و ژێرپێخستنی سونەتەکانی پێغەمبەری خوا لەلایەن خەڵکێکەوە هەیە و گرنگیەکی زۆر بە خورافە و بە بیدعەگەرەتی دراوە ئەمە بمرێنێ و سونەتەکان زیندوو بکاتەوە تا چەند پێویستە ئێمە ئەمڕۆ جارێکی تر ئەم نیەتە پاکەی سوڵتان مزەفەر لە یادکردنەوەی پێغەمبەری پێشواماندا صلی الله علیه وسلم زیندوو بکەینەوە بەوەی کە ئێمە ئەمڕۆ پێمان وانە بێ پشتکردن لە سنەت و ڕێباز و پەرستشەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەری هانی داوین بەوەی کەوا بە قوتوویەک شیرینی بە سینیە پاکلاوە بە نازانم کۆمەڵێ لافیتە و کۆمەڵێ شۆفێری تەکسی بە خۆڕایی خەڵک بگەێنن لە خۆشەویستی پێغەمبەری خوادا تا چەند ئەم یادە بکەینە هۆکاری بەرپاکردن و زیندوو ڕاگرتنی سونەتەکانی ئەو سەروەرەمان ئەو یادکردنەوەی کە سوڵتان مزەفەر و هاوڕاکانی کردویانە ئەو زانانیشی کە پێیان وایە یادکردنەوەی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم بیدعەیە و جائیز نییە ئەوانیش ئەڵێن ئەو یادکردنەوەی بەو شێوازە یادکردنەوە گەر بریتی بێ لەوەی کە دانیشی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خەڵک باسکەی و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خەڵک ڕوونکەیتەوە هەڵسو کەوتە شیرینەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شیرینتر کەی لە لای خەڵکی موسڵمان ئەو شتانەی کە ڕۆژانە ئەکرێ و ناشەرعین هەڵیان گری چونکە کێشەی هەموو دنیا بە کێشەی شخصێکەوە بە کێشەی خێزانێکەوە بە کێشەی هەموو دنیا هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک دوور کەوتۆتەوە لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە مانا فراوانەکەی بۆیە ئەو یادکردنەوەی وەکو مامۆستا شنقیتی ئەڵێ کە ئەو بۆ خۆشی لەو جەماعەتەیە کە یادکردنیان پێ بیدعە لەگەر یادکردنەوە بریتی بێ لەمە کەس ناڵێ ناشەرعی ئەد ناشتەوە مباحێکە و کارێکی زۆر زۆر نەکەر مباح کارێکی زۆر زۆر زەروریشە ئەوە بەڵام وەکوتم ئەوە بێ ڕۆژانە بکرێ و ئێمە ڕۆژانیش ئەوەمان هەیە وەکو موسڵمان خۆیش نەبێ ئەگەر چەنێ ئیمانیشمان لاواز بێ ڕۆژانیش نەبێ دوو ڕکانوێژی چێشتەنگاوەکەی باشە موسڵمانێک چەندێک جلوبەرگەکەیشی وەکو پێویست نییە خوشیەکی بەڕێز ڕەنگ بێ شەوان شەو نوێژیش بکاو ئەوانە سوورەتی ملکیش بخوێنێ کەوابوو شتێک هەیە بەڵام ئێمە ئەڵێین لە ئاستی پێویستانین و ڕۆژانە دەستبەرداربوونمان بە تایبەتی شکاندنی سنوور ئەمە زۆر کێشەیە بۆ خەڵک یعنی ئەوەی کە کەسێک سونەتێکە کایە سونەتێک ناکات سونەت بە مانا شەرعیەکەی سنەت ناوەکەی بەخۆیەتی سنەت ئینسانیشی کاتاوەبار نابێ باشە تا قیامەت مادام باوەڕی پێێتی ئیمانی پێێتی لە تەمەڵی خۆیان نایکا بەڵام گرفت لەمەیە شکاندنی فەرمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەوەی بە فەرمانم پێکردن وەکو سنەت بە پێی توانا بیکەن بەس ئەوەی قەدەغەم کردوون لێتان نەیفەرموو بە پێی توانە فەرمی فەجتەنیبوو لێ دوورکەونەوە ئێمە ئێستا کێشەی موسڵمانان لەو ڕۆژگارەیە لەمەیایە ڕۆژانە فەرمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەشکێنرێ لە ناو ماڵەکانە هەندێک جار لە ناو مزگەوتەکانە لە بازاڕە لە کڕین و فرۆشتنمانە لە هەڵسوکەوتمانە لە کاتی زەواجە لە پرسەکانە لە هەرچی بۆ نەکۆمەڵایەتەکانە هەیە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە شێوەیەکی گشتی فەرامۆش کراوە و
زۆر ئاساییە لە لامان و دوایش دێن ئەمانە یادی پێغەمبەرکەینەوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەمە گرفتەکە لێرەیە، یعنی کە ئێمە بمانێ ئەو یادکردنەوە تەقلیدیە تێپەڕێنین، پێویستمان بۆیە بین بزانین لە ژیانی ڕۆژانەمانە لە سەرجەم کار و بارەکانمانە برایەکی بەڕێز ڕەنگ بێ سبەی لە دوکانەکەی شت ببەخشێنێتەوە، بۆ نمونە سینێکی پاقلەوە دانێ و شتە بەخشێنێتەوە. ئەم برای بێ بیریش لەوە کاتەوە لە دوکانەکەی چەند شتی حرامە فرۆشتێ، چەند جار سوێنی ناشەرعی خواردووە، خۆڵی چەند خەڵکی بڕیوە، چەند شتی خراپی هێناوەتە بازار. ئێمە ئەڵێن ئەمە یادکردنەوەی ڕاستەقینەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. زۆر باش مامۆستا، زۆر جار هەست دەکەین شێخپەرستی و تەمەنای هیدایەتدان و لە پردی سیرات پەڕاندنەوەی خەڵکێک بەزراوەتەوە بە شێخەوە، واتە کەوتۆتە ئەم شێخپەرستی کەوتۆتە لای خەڵکانێکەوە کە پاڵیان داوەتەوە وەکو کورد دەڵێ پشتێنیان شل کردووە لە عیبادەت و پەرستشەکان و چاوەڕێی دەستگیری شێخن لە قەبر و قیامەت و پردی سیرات و وا تێگەیەنراون کەوا ئەمانەن بۆ نمونە توانن شێخەکانەتوان خەڵکێک بەرەو بەهەشت و ڕەزامەندی خوا برن ئەگەر عیبادەت و پەرستشەکانیشیان زۆر کەم بن. لە ئێستاشا هەوڵ هەست دەکرێ خەڵکانێک کەوا بە بیر و باوەڕ و عەقیدە دوورن لە عەقیدەی ڕاستی ئیسلامەتیەوە، دەنگ بۆ حیزبێکە دەن کە شەو و ڕۆژ دژی بەرنامەی پێغەمبەر، دژی سنەتی پێغەمبەر، دژی کەسایەتی پێغەمبەر، دژی هاوسەرگیری پێغەمبەر ئەنووسن بە تەلەڤیزیۆنیان، بە مەکتەبی سیاسیان، بە ڕۆژنامەکانیان، بە کۆڕ و کۆبوونەوەکانیان ئیهانەی پێغەمبەرەکەن صلی الله علیه وسلم. مەبەستمەوەی خەڵکێک ئەم شیرینی و بەزم و ڕەزمەکە کەوا بە جۆرێ لە جۆرەکان دوور کەوتۆتەوە لە سنەتی پێغەمبەری خوا لە ڕێبازەکەی و لە نێو ڕێبازی خەڵکێکی عەلمانی و بێدینە خۆیە بینێتەوە. بە جۆرێ لە جۆرەکان دەیەوێ محەممەد صلی الله علیه وسلم بەم خۆشەویستیە ببێتە دەستگر و پەڕێنەرەوەی لە پردی سیرات و نەهامەتیەکانی بەرزەخ و قیامەت. کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوارەکە بەنو عەبدولموطەلیب، عەباس، فاتیمەی کچی محەممەد صلی الله علیه وسلم بە تەمای من نەبن و پشت بە من نەبەستن، هەر کەسێ بە کاروکردەوەی خۆی ئەچێتە بەهەشت و من ناتوانم هیچ شتێکتان بۆ بکەم. ئایا شیرینی بەخشینەوە و هەندێک دروشم و لافیتە بە بەرجێ ئەوەی مرۆڤ بە ڕێباز و وەکوڵێ ڕاستە شەقامی پێغەمبەری پێشەواماندا نەڕۆشت بێ، مرۆڤ ئەم خۆشەویستە هیچ سوودێکی پێگەیەنێ؟ نا بێگومان نەخێر. ئەوە وەکو ئەو وایە کەسێک پێی بڵێن تۆ پێویستت بەوەیە نەشتەرگەرێکی خێرات بۆ بکرێن، نەخۆشیێکی زۆر قورست هەیە، ئەو چ حەبی پاڕاستۆڵ بخوا بڵێ بەمەیان چاکە بم، ئەو لەولاوە تووشی نەخۆشیێکی قورس بۆ پێویستی بەوەیە کە بۆ نمونە ئەندامێکی عملیات و نەشتەرگەری ئەو خەڵکەیش وایە، ئەو کە تۆ کەسێکت خۆشەوێت دژایەتی پێغەمبەری خواکە عەلەیهی سەڵات وسەلام با نوێژیش بکەی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەنتە مەع من ئەحبەب، فەرمی چێت خۆشویست لەگەڵ ئەوای. بۆیە پێشینانی ئەم ومەتە فەرمویانە، پیاوچاکان فەرمویانە سەیری ئەوە مەکە مزگەوتەکان قەرەباڵخن یا خەڵک بەعزێک دروشمی ئەوکات. طبعاً مزگەوت قەرەباڵخکردن ئەوە ئەرچی سەرشانی هەمومانە، بەڵام سەیری ئەوە بکە ئەو خەڵکە تا چەند خۆشەویستیان بۆ خەڵکانی خراپ هەیە ئەوە بکە بە پێوەر. لەبەرەوە ئەوە زۆر گرنگە، یعنی خەڵکێک نوێژ بکە بەڵام مەحەبەتی یان بیێ تێکەڵیکە، خەڵکێکی ئەسەیشمان هەیە ئەوێت تێکەڵیکە، ئەوێ پێغەمبەری خوای خۆش بێ عەلەیهی سەڵات وسەلام، بێدین و کافرێکشی خۆش بێ، ئەمە بەڕاستی نابێشتیوە. ما جعل الله لرجل في قلبين من جوفي، خوای پەروەردگارە فەرمێ ناکرێ کەسێک یعنی لە دڵیا خۆشەویستی دوو فکرەی جیاواز هەبێ، یعنی ناکرێ کەسێک بڵێ من پێغەمبەری خوام خۆشەوێ عەلەیهی سەڵات وسەلام بەڵام مشریکێکشی خۆش بێ، باشە بێدینێکشی خۆش بێ، کەسێکشی خۆش بێ کە سوژدە نابە. ئەمە بەڕاستی تێنەگەیشتنە لە بەسیطترین یا بڵێن لە سەرەتاییترین بنەماکانی ئیسلام کە بریتە لە لا إله إلا الله محمد رسول الله. لا إله إلا الله محمد رسول الله یعنی ئەوەی کە ئینسان خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دڵیا بێ. زۆر باشە مامۆستا، تا چەند پێویستە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم لە کۆمەڵگەدا بیکەینە هەوێنی پێکەوە ژیان و خۆشەویستی و هەماهەنگی. زۆر جار کە جەژنی سەری ساڵی کرێسمس ئەوەی کە لەدایکبوونی مەسیح سەلامی خوای لەسەر بێ تەنانەت بەشێ لە مەزهەبە زۆر توندەکان لە ئەوروپاشدا ئەڵێن یادی لەدایکبوونی مەسیح ئامادەی ڕوحی مەسیح لە یادەکانمان ئەکەینە هەوێنی لابردنی ناکۆکیەکان لە کۆمەڵگەدا. ئێمە کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەمیشە هەوڵی داوە ئومەتەکەی بە یەکدەستی و بە پێکەوە ژیان و بە هەماهەنگی بمێنێتەوە، تا چەند پێویستە لە کوردستاندا بیکەینە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستی. یەکێک لە تایبەتمەندیەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئومەتەکەی فێرەکە تەقلید نەکەن، تایبەتی تەقلیدی خەڵکی خراپ. ئێمە ئەوەمان ناوێت چاو لە نەسڕانیە بکەین، ساڵی جارێ ئەڵێ بە
یادی لە دایکبوونی عیسا عەلەیهی السەلام کەینە هەوێنی برایەتی و خۆشەویستی. ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 5 فەرزی جەماعەتی بۆ دانەناوی، نەیفەرمووە ڕۆژانە وەرن بۆ جەماعەت، نەیفەرمووە هەفتانە جارێک کۆ بنەوە نوێژی جوموعە و هەینی بکەن و با ئەمیری موسڵمانانیش نوێژتان بۆ بکە، یعنی کاربەدەستی یەکەمی ئەو شوێنە ئەبێ نوێژی جوموعە بکە. ئەمە هەوێنی برایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژانە و جومعانە و ئەم جار دواتر ساڵانە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە هەوڵی داوە کە موسڵمانان بپارێزێ. ئەوەی من و تۆ 5 فەرز بچین بۆ جومعە بۆ چییە؟ بۆی ئەو موسڵمانی کە لە پەنامایە و ڕەنگ بێ من شتێکم هەبێ بە شێوازەی بیری لێ بکەم ئەویش بە شێوازێکی تر، ئەوە دروستکردنی برایەتیە. ئەوەی تر کە دوورترە و ناتوانێت وەکو پێویست بێ بۆ جەماعەت، جومعەمان هەیە. جومعان ئێمە ئەتوانین لە هەموو جومعەیەکە ئەتوانین مناسبەی ڕۆژی هەینی بکرێتە هەوێنی برایەتی. لەبەرەوەی ئێمەش یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وێزگەی زۆری بۆ داناوین بۆ ئەوەی کە برایەتیمان تۆکمە و بەهێز بێ. پێویستمان بۆ نیە ساڵی جارێک بڵین با یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەینە هەوێنی برایەتی. ئەبەیش ئەتوانین، بەڵام ئەوە زۆر لاواز دەرەچێت. تۆ لە پێغەمبەر سەڵات وسەلام ڕۆژانە 5 جاری بۆ داناوی، هەفتانە 1 جاری بۆ داناوی گەورەتر، ساڵانەیش مەوسمەکەی گەورەتر کردووە کە مەوسمی حەج و عومرە و ڕەمەزانە و 2 جەژنیشە، جەژنی قوربان و ڕەمەزان. ئەمانە بیچووکەینەوە لە یەک بۆ نەیەکا بەڕاستی ئەو کاتە لە ساڵی جارەکە ناتوانی. ئەم جار ئەم ساڵی جارەیە بۆ خەڵکانێکە کە وەکو پێویست شتی تریان نییە. ئێستا بوومە لە ئەوروپا ڕۆژی دایکەوە نییە، لە ئەوروپا ئەم دایکە ساڵی جارێ بتوانێت مناڵەکەی ببینێ شکری خواکە، ناتوانێت ساڵی جارێک مناڵەکەی ببینێ. بۆیە یادی ڕۆژی دایکێ بێت لەو ڕۆژەیە دایکەکە مناڵەکانی بێ. مەسلای ئێمە وانە من و تۆ ئەوانەمان کە دایکمان ماوە ئەگەر هەفتانە یا ڕۆژی هەفتەی چەند جارێک دایکمان نەبینین ڕەنگە لە ناخی دڵمانە بۆ خۆمان تەواو ماندوو بێتاقەت بین. ئێمە پێویستمان بەوە نییە، یعنی لای ئەوان شتەکان بۆ بە سەطحی و بەڕۆتین، بەڵام لای ئێمە لە ئەسڵی دینەکەمانە حەقیقەت و واقعەکە کە ئەبێ ڕۆژانە ئەم سونەتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زنوکەینەوە، ڕۆژانە باسی برایەتی بۆ یەکتر کەین، دوعا بکەین خوای پەروەردگار هەمومان بکا بە برای یەکتر و موسڵمانان هەموو بپارێزی. چۆن یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشاومان واتە مانگی مەولود لە کۆڕ و کۆبوونەوەکانمانە، لە مەولود نامەکاندا، لە بەجۆرێ لە جۆرەکان لە بازاڕ و شوێنی کەسەبە و فرۆشتن یا لە دەوام و دایرەکانمانە بکەینە وێزگەی بانگەوازکردنی خەڵکێک کە تا ئێستا ئاشانە بۆ بە کەسایەتی و گەورەی و ئەخلاق و ڕەوشتە پەسەندەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. دەڕێی بۆ منە زۆر جار مرۆڤ کائینێکی کارتێکراوە، زۆر جار ئەوەندەی داوای فەردی، ئەوەندەی بۆ منە بانگەوازێکی تاکە کەسی کاریگەری هەیە لەوەی کە تۆ بانگەوازی خانمێک گەنجێکی دوور لە بەها و ئەوەی کەوا بۆتە قوربانی نێرگە لە خانەکان و کشکافتریاکانی شوێنیەوە باوەڕ ناکەم، ینی ئەوەی کە مامۆستایەک بتوانێت لەسەر مینبەرەکەی و کاریگەریە دروست بکە. مەبەستم داوای فەردیە. تا چەند ئێمە ئەم مەولود نامەیە یان بۆ یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم بکەینەوە وێزگەی بۆ جارێکی تر بانکردنەوەی خەڵک بەرەو پەیامی خوا، وەک ئەشزانین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئیمامی عەلی فەرمووگە کەسێک لە ڕۆژی قەڵای خەیبەر ئەگەر کەسێ لەسەر دەستی تۆ هیدایەتدا لە دنیا ئەوەشی کە تیایەتی لای خوا خۆشەویستتر و باشترە بۆ تۆ. بەڵێ ئێمە هەموو داناوزانەکانی ڕۆژگار بە موسڵمان و ناموسڵمانەوە یەکدەنجین لەسەر ئەوەی کە هیچ کاتێک مرۆڤایەتی وەکو ئەو سەدەیە ناڕەحەت نییە لە بواری دەرونیە. ئەو وڵاتانی کە زۆر خۆش گوزەرانن، نەک ئەم وڵاتانەیەمە کە شەڕ و شۆڕ و ناڕەحەتی تایە، ڕێژەی ئینتیحار و کوشتنی تایە کە وابوو خەڵک وەسعی باش نییە. ئەگەر چی بە دیوەکەی تریا خەڵک زۆر پێشکەوتەوە نیە، خەڵک ئێستا بە دیوی پێشکەوتن و تەکنەلۆژیا و بواری مادی و ئەوانەیە هیچ کێشەیەکی نییە زۆربەی خەڵکمان مەبەستا، بەڵام بە دیوە ڕوحەکەیە خەڵک وێران بووە. بۆیە ئێمە ئێستا ئەو خەڵکە زۆر نەخۆشە، زۆر پێویستی بە قسەی خەیرە. لەبەرەوەی لە یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ هەمومان خەمێکی دەوروبەری خۆمان بخۆین. یعنی من خزمەکەم یا کوڕەکەی خۆم یا دراوسێکەم پێویستی بە دوو قسەی خێری منە. لەبەرەوە زۆر خراپە ئێستا موسڵمانان ئەوەی کە ئێستا ئەڵێ بەیانی یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەعوە و بانگەواز نەکا، چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی بەلیغوا عنی وەلەو ئایەتەن، فەرمێتی تاقە ئایەتێک لە منەوە بگەینە. بۆ چونکە زۆرێک لەو خەڵکی کە موسڵمانە بێ یەک ئایەت بۆتە وەکاری هیدایەتی. بۆیە زۆر جار لە ڕێنمایەکانە هاتووە ئەتوانی یەک
فرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ گەنجێکی ڕەفیقت کە لە بوارێکا خەلەلیە کە ئەمە سونەتی پێغەمبەریشە عەلەیهی سەڵات وسەلام. یعنی زۆر گرنگە ئێستا تۆ بزانی من لە چی شتێکا خەلەلم هەیە لەوێ قسەم بۆ بکەی. ئەوە نیە پێغەمبەر سەڵات وسەلام کەسی هاتۆ بەلای وتێتی باشترین کردەوە چییە فەرموویەتی نوێژ لە کاتی خۆیان، کەسێکی تر وتێتی شیە وتێتی تووڕەمە بە، کەسێکی تر وتێتی شیە لەگەڵ دایک. یعنی پێغەمبەر سەڵات وسەلام هەمیشە ڕەچاوی ئەوەی کردو ئەم کەسە لەکوێیان نەقسی هەیە. باشە ئێمە ئێستا موسڵمانمانێ نوێژی بەیانیەکە کێشەی نییە، ئەمە پێویست ناکات باسی نوێژی بەیانی بۆ بکەم، بەس سەعات 9 دەکاتێ بۆ بازار لە بازار ڕا کێشەی هەیە غەشەکە لەو خەڵکە لە بازار ڕشتی خراپ بفرۆشێ. ئەمە پێویستم بەوەیە فرمودێکی پێغەمبەری وە بیر بێنمەوە عەلەیهی سەڵات وسەلام کە باسیەوە کە من غەشەنا فەلەیسە مینە. بۆ نمونە خوشکێکی بەڕێز هیچ کێشەیەکی نییە، نوێژەکان لە کاتی خۆیان ئەکا، زۆر بە چۆن ئەڵێ محتەرەمە، زۆر بە معریفەتە، بەڵام کێشەی ئەوەیە سەرپۆش ناداتە سەریا. 4 ئاەتی قورئانی فەرامۆش کردووە، دەیان و سەدان فرمودەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام فەرامۆش کردووە. لێ پێویستی بەوەیە کە باسێکی ئەوەی بۆ بکرێ. و من دڵنیایشم زۆرێک لەو خەڵکەی کە تاوانەکەن بە تایبەتی ئەو جیلەی کە پێگا زۆربەی نازانێ. یعنی زۆر خەڵەکەیە پێی نەوترا ئەم جلو بەرگەی تۆ ناشەرعیە، ڕنگ بێ لە ماڵیشیان دەیان نوێش بکەن و حاجی و عومرەکار و ئەوە هەبێ. بۆیە لەو ڕۆژگارەیە ئەبێ هەمومان خەمێکی داعوە و بانگەوازیش بخۆین هەر بۆ دەوروبەرەکەی خۆمان. لەکوێ کوڕەکەی دراوسێت کوڕێکی ڕێک و پێک و ئەهلی مزگەوت و دەمپاک و دەسپاک بێ، لەکوێ نێرگە لە چێش بێ و سەعات 12 شەو و 1 شەو بێتەوە هەر بۆ دنیای خۆت. يعني ئەو خەڵکە کە ئێستا ماڵین وەرنەوە بۆ سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ئەگەر چی ئێمە جێبەجێکردنی سونەتی پێغەمبەر سەڵات وسەلام ئەوە وەکو عیبادەتێک و ئەوە ئەزانین کە خوا بۆ ئەو دروستی کردوین، خوا ئێمەی بۆ دروست کرد و عیبادەت کەین، بەڵام لە هەمان کاتا بۆ دنیای خۆشمان باشە. زۆر باش مامۆستا، بێگومان لە ئێستادا کتێبخانەی کوردی دەوڵەمەندە بە زیاد لە 15 کتێبی سیرەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم بە زمانی شیرینی کوردی. هی زانایانی عەرەب بە تایبەت وەکو ئەبوو حەسەنی نەدەوی، سەعید حەوا، عەلی سەلابی و کۆمەڵێکی تر لەوەی زانایانی خۆشمان مامۆستا عەلی باپیرە، مامۆستا حەبیب محەممەد سەعیدە، مامۆستا محەممەدی مەلافایق و کۆمەڵیانی کتێبی زۆر و زەبەنەمان هەیە لەسەر ژیاننامە و سیرەی پێغەمبەری خوا. تا چەند پێویستە ئێمە تاکەکانی خێزان باوک دایک ئەم ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوادا بخوێن تا شارەزا بین، بە تایبەت بۆ ئەو وێزگەی بانگەوازکردنەوەی دووبارەی خەڵک با ئێمە شارەزای وێزگەکانی ژیانی پێغەمبەری خوا بین، نەک ئەوەی کاتێکەوە من ڕەخنەم لە چوونی گەنجێک گرت بۆ کافتریایە بۆ نێرگە لە خانەیەک، ئەگەر ئەو ڕەخنەیەکی گریا پرسیارێکی کرد من ئەبێ وەڵامێکم پێ بێ بڵێم پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم ئەم چارەسەرەی داناوە و ئەمەش عاقیبەت و شوێنەوار خراپەکانی چوونی تۆیە بۆم شوێنە. بەڵێ مامۆستا نابلسیە فەرمێ هەموو ماڵێک فەرزە کتێبێکی ژیاننامەی پێغەمبەری تیابێ عەلەیهی سەڵات وسەلام. ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تایبەتمەندی خۆی هەیە. ئیسماعیلی کوڕی محەممەدی کوڕی سعدی کوڕی ئەبی وەقاسە فەرمێ كان أبي يعلمنا المغازي والسرايا ويقول يا بني هذه شرف آبائكم فلا تضيعوا ذكرها. أم تابعي فرميك بابيري صحابي بيغمبر عليه الصلاة والسلام عشري مبشري فرمي أم باوشي إيما فێری ژیاننامەی پێغەمبەری خۆیان کردین عەلەیهی سەڵات وسەلام ئەی فەرموو ئەوەش کۆی و گەورەی باو باپیرانتانە بە زایەی مەدەن. هەموو ماڵێک فەرزە لەسەری مادام یەک مناڵی خوێنەواری تیابێ فەرزە لەسەریان کتێبێک و دوان و سیانیان هەبێ لەسەر ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر گەورەکان خوێنەواریان نیە بۆ مناڵەکان، خۆ ژیاننامەی پێغەمبەرمانەیە عەلەیهی سەڵات وسەلام بە زمانی مناڵانە نووسراوە نیە وەکو لایەنی پەروەردەیی. بۆیە هەموو ماڵێک من داواکەم لە هەر کەسێک گوێی لێمەوە، کەسێکیش پێی ئەزانێت دواتر گوێی لێمانە بێتەوە، لە بری ئەوەی سبەی پارەیەکی باشە دەی بە شیرینی و ئەوانە دوو کتێبی ژیاننامەی پێغەمبەر بکڕە عەلەیهی سەڵات وسەلام، بیخە مزگەوتێکەوە کە ژیاننامەیەکی پێغەمبەری تیانی عەلەیهی سەڵات وسەلام، بیدە ماڵی دراوسێکەت کە دوو خوێنەواریان هەیە و 3 تەلەبەیان هەیە و 4 تەلەبەیان هەیە. بۆیە هەموو ماڵێک پێویستە ژیاننامەی پێغەمبەری تیابێ عەلەیهی سەڵات وسەلام. وەکو وتم ئەمە شەرەف و گەورەی و شکۆیە بۆمان، باشە ئەمە بۆ قیامەتمان، ینی کەسێک بەتەمامێ لە خزمەت پێغەمبەرا بێ عەلەیهی سەڵات وسەلام، بەخوا ئەو کەسەی کە ئەڵێ باوەڕم بە سونەتی پێغەمبەر نییە و عەلەیهی سەڵات وسەلام و ئەوە بەڕاستی ماڵی زۆر وێرانە. بۆیە ئێمە زۆرمان پێویست بەوەیە با بچین بە وردی ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنینەوە عەلەیهی سەڵات وسەلام. هەمومان پێویست پێێتی، ینی بۆ سەر لەبەری ژیانمان، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا بووە، بازرگان بووە، قائید بووە، هەموو لایەنەکانی ژیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە لووتکەیا بوو. خوای گەورە فەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. ئوسوە نەکیرەیە، یعنی پێشەنگ بوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گشتگیرە بۆ هەموو بوارەکانی ژیانە. دایک پێویستی بەوەیە ئاگای لە ژیاننامەی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، باوک پێویستی پێێتی، مامۆستا پێویستی پێێتی، پزیشک پێویستی پێێتی،
قائد و سەرکردە پێویستی بە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام، بازرگان و تاجرەکان پێویستیان پێێتی، شوانێک کە شوانێکا پێویستی بە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام. هیچ کەسێک نییە لەم سەرزەویە بێنیاز بێ لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام مەگەر کەسێک شەقی و بەدبەخت و نەکبەتەوێ. زۆر باشە. ڕۆژێ پێشەوای شەهید حەسەن بەنا دەچێتە مزگەوتێکەوە، دوو گەنج لە یەک ئاڵاون و شەڕ و فەرتەنەیەکی زۆریانە. یەکێک دەڵێ من وتومە نوێژی تەحیەت المەسجد وەکۆڵێ سنەتێکی مؤکەدەی، ئەوی دیکەش دەڵێ نا من ئەڵێم سنەتێکی ئاساییە. ئیمان بەنا بە ڕەحمەت بێ فەرمی ئێوە فەرزێک کە برایەتی دینیە پشتگوێتان خستووە بۆ سنەتێک کەوا هێشتا بۆ شتانێک لای نەبووتەوە، ئایا سنەتێکی مؤکەدە و جەخت لێکراوەیە یا سنەتێکی ئاساییە. مەبەستمەوەی بپرسم، زۆر جار لە هەرێمی کوردستان تاقم و گروپە ئیسلامیەکان یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم مەولودنامەکان ئەبێتە هۆکاری لە یەک دوورکەوتنەوە و بە جۆرێ لە جۆرەکان شەڕ و ململانەیەکی فکری لە نێوان تاقم و گروپە ئیسلامیەکانە و خەڵکێکی نەیار بە بەرنامە و شریعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵخۆشەکەن لەوە تابەت لە تۆڕە کۆمەڵایەتەکانە. ئێمە چی بکەین بۆ ئەوەی کەوا منێک باوەڕم بە مەولودنامە و یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان هەیە صلی الله علیه وسلم، خەڵکێکیش بەلایەوە بیدعە و ناجائیزە، من ڕێز لە بۆچوون و تێگەشتنی ئەوەگرم بە ئەویش ڕێز لە بۆچوون تێگەشتنی من بگرێ، ئەم یادکردنەوەی نەبێتە هۆکاری زیاتر تۆخکردنەوەی ناکۆکیەکان و خاڵە ناکۆکەکانی نێوانمان. ئەمە زۆر لە ژێ خۆیەتی ئەم پرسیارە بەداخەوە ئێمە زۆر جار تێنەگەیشتنمان لە هەندێک بابەت وا ئەکات کە پەنابین بۆ کۆمەڵێک گوناه و تاوان بۆی ئەوەی پێچارە سەرکەین. بەڕاستی ئەوە زۆر کێشەیە وەک وایە کەسێک تونی بێ لە جیاتی ئاوی سازگار و سار تۆ ئاگری بۆ بەری، ئەوە نەیتر ماڵی وێرانەکە. بۆیە ئێستا ئێمە لە جیهانی ئیسلامیە و ئەمە شتێکە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 600 ساڵ بەر لە ئێستا کە زانایان کتێبیان لەسەری نووسی و قسەیان لەسەری کردووە، باشە دەیان کتێب و دەیان زاناشتیان لەسەری نووسیوە. کۆمەڵێک زانا و تویانە یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەرعی و کارێکی باشە و بە کۆمەڵێک بەڵگەکە وتویانە، ئەوی تریش وتوێتی جائز نییە و لەبەری سەحابە نەیکردووە و پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیکردووە و تابعین نەیکردووە إلى آخره. وەکوتم لە نێوان هەردووکیانە خاڵێکی هاوبەشمانەیە کە خۆشەویستیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام ئەوەی کە گرنگە مسلمانێک کە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناکات تا قیامەت مەئجورە، ئەجری هەیە، ئەڵێ پێغەمبەری خوام خۆشەوی عەلەیهی سەڵات وسەلام بۆیە نایکەم. ئایا دروستە من غەیبەتی کەم؟ ئایا دروستە بیشکێنمەوە؟ ئایا دروستە لەسەر مینبەرەوە باسی کەم؟ نا، چونکە ئەو یاد بکا و یاد نەکا ئەو مادام پێغەمبەری خوای خۆشەوی عەلەیهی سەڵات وسەلام ئەجری دەسەکەوێت. ئەمی تریش کە یادەکا مادام یادەکەی ناشەرعی نییە، چونکە ئێمە وتمان یادکردنەوەکان جۆریان هەیە، مادام لە یادکردنەوەکەی شرک و بیدعە و خورافات و ئەو شتانە نییە، باسی ژیاننامەی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام. ئەمیش تا قیامەت بەم شێوازە یاد بکا گوناحبار نابێ. ئەگەر وا گریمان بیدعەیەکی کرد ئایا بای ئەوەیە تۆ بیشکێنیتەوە یا مەسەلەن دڵی دوژمن خۆشکەی لە بەرامبەران؟ نە. بۆیە ئەمە بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ بابەتە خلافیەکان بکەین، لەولاوە خەڵکێکی تر بەدەیان کەس وەکوتم نوێژ ناکە، تۆ بێ خەمێکی ئەمە بخۆین. ئەمی تر کە یادەکایان یاد ناکە ئەوە وەکوتم ئەوە خلافێکە 600 ساڵی بەسەرا تێپەڕیەوە. ئێمە لە زانستی ئوسوڵا پێمان وتراوە هەر خلافێک 100 ساڵی بەسەرا ڕۆیی نابێتە یەک دەنجی. بۆیە ئەوە زۆر هەڵەیە کەسێک بێ هەموو ئومەی ئیسلامی بەلای ڕایەکەی خۆیان بەرێ، ئێتر ئەوەی کە لەگەڵیەتی یا ئەوەی کە لەگەڵیانە. بەڵام وەکو دینداری ئێمە ئایا ئەمە دینداریە من بێم ئەو خەڵکە بشکێنمەوە کە یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناکە، یا ئەوە بشکێنمەوە کە یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەکا بە شێوازێکی شەرعی و ڕێک و پێک؟ ئەمە بەڕاستی دینداری نییە و ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قبوڵی نییە. بۆیە ئیبن تەیمیە کە بەڕەهایی لەگەڵ ئەوەیانە یاد بکرێ ئەفەرمی هەندێک مسلمان یادەکەن مەئجورن، چونکە نیەتیان خۆشەویستی دەربڕینە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، لە نیەتەکەیان مەئجورە. لەبەرەوە تو ئەم کەسەکە یادەکان مەیە ئەوە نەیتر وای لێ بکە دژایەتی سونەتی پێغەمبەرکە عەلەیهی سەڵات وسەلام. ئەتوانی یادەکەی بۆ نمونە چوارچێوەیەکی بۆ دانە یا چۆن ئەڵێ چەکوشکاریەکی بکەی ڕێکی کەیتەوە بڵێ یادکردنەوەکەمان بە ئاوها بێ. بۆیە بەداخەوە ئەوە کارێکی زۆر خراپە. پاراستنی برایەتی فەرزە لەسەر شانمان، بە تایبەتی لەو ڕۆژگارەیە و خۆشەویستی مسلمانان فەرزە. مەسەلەیەکی خلافی کە وەکوتم بکرێ یا نەکرێ ئینسان لەسەری سزا نادرێ مادام لە چوارچێوەی شەرعا بێ. بەڵام ئەوە لەسەری سزا ئەدرێ کە ئینسان غەیبەت کا، بە تایبەتی غەیبەتەکەش لە ئیعلاما بێ زۆر کێشەیە، یا لە شوێنە گشتیەکانە بێت کێشەکە زیاترەکە. زۆر باشە. لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەواماندا صلی الله علیه و سلم بە تایبەت کە ئێمە عادەتەن لە کۆمەڵگەی کوردەواریە هەر لە سەرەتای مانگی ڕەبیع الأوەلەوە بە تایبەت لە 12 شەوە تا کۆتایی ئیتر ڕۆژانە لە مزگەوتەکانەوە ئەم یادە دەکرێتەوە. ئایا هیچ عیبادەت و پەرستشێکی تایبەتمان هەیە وەکو سپاسگوزاریەک بۆ خوای گەورە لە دەرحەق ناردنی
گەورەترین و بەڕێزترین و دڵسۆزترین مرۆڤەکان بۆ ئێمە کە بریتی بووە لە پێغەمبەری پێشوامان صلی الله علیه وسلم کە بێگومان لە دایک و باوک بۆمان دڵسۆزتر بووە. ئایا عیبادەتێکی تایبەت هەیە ئێمە بە ڕۆژوو بوون و سڵاواتدان بۆ منە سەردانیکردن و سیلەی ڕوحم یان بۆ منە بەخشینەوە و سەدەقۆم شتانە ئەمانە وەکو لە جیاوازیان هەیە لەگەڵ ڕۆژەکانی دیکەیە؟ نە، وەکو ڕۆژ ئەم ڕۆژانە هیچ جیاوازیەکیان نییە جگە لە ڕۆژی دووشەمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ هەموو دووشەمەیەکی داناوە. بەڵام بڵێ وەکو ئەم مانگە شتێکی تایبەتی تابێ ڕۆژوێکی تایبەتە گرم شتێکی تایبەت ئەوانە نییە. و بۆ زانینیشتان ئەو کەسانەی یادی مەولودیشیان کردووە لە کۆنا ئەو زانانەی کە ئەمسالی سویوتی و زانای گەورە کردویانە سەخاوی و زانای محەدیث و زانای زۆر گەورە ئەوانە ئەڵێن ناکرێ بڵێمە عیبادەتە. باشە، چونکە یا ئەڵێن عیبادەت نییە، چونکە ئەگەر عیبادەت بێ نابێت عیبادەتە بێ بەڵگەی لەسەر بێ، بەڵگەیەکی صریح و صحیحی لەسەر بێ، ئەم جاتوانی بکە. ئەمە هیچی لەسەر نییە لە قورئان و لە سونەت و ئەوانەیە. یان ئەڵێن عادەتە، عادەتێکی جوانە و کراوە و خەڵک ئیسفادەی لێکا، یا ئەڵێ کۆمەڵێک مەبەستی تری گەورەم هەیە لەگەڵا. بەڵام لەو مانگەیە بڵێ ڕۆژەکەی جارێ ئەسڵەن لە ڕۆژەکەی خلافەیە. ئەوەی کە مێژوونووسان زۆربەیان لەسەرین و تحقیقیش کراوە، کۆمەڵێک زانای فەلەکی و مێژووی کە تحقیقی یادی لە دایکبوونی پێغەمبەریان کردو عەلەیهی سەڵاتو وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە نوێی ڕەبیع الئەوەلا لە دایک بۆ کە ئەبێتە ڕۆژی یعنی پێرێ کە ئەمڕۆ 11 دوێنێ دەبوو، یعنی ڕۆژی چوارشەمە یادی لە دایکبوونی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵاتو وسەلام. بەڵام ئێمە گرفتێکمان نیە ئەو مانگە و غەیری ئەو مانگە ئینسان پێویستە بەردەوام یادی لە دایکبوونی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵاتو وسەلام. بەڵام بڵێ ڕۆژێکی تایبەتمان نەبێ عیبادەتێکی تایبەتیان نیەشتیوە. ئەو پەیام و دەرزووانە و پەندە گرنگانەی کە ئێمە لە دایکبوونی پێغەمبەری پێشواماندا صلی الله علیه وسلم فێری دەبین. واتە زۆر جار ئێمە ئەگەر چی لە سەردەمی پێش پێغەمبەرایەتەکەی صلی الله علیه وسلم ینی بۆ ئێمە شتێکی وانە کەوا پەیڕەوی لە پێغەمبەر بکەین بۆ صلی الله علیه وسلم بۆ کۆی کە کاروکردەوەکانی بە سونەت و بە عیبادەت بشوبێن یا بزانین. بەڵام پێش پێغەمبەرایەتەکەشی خاوەنی کەسایەتیەکی زۆر بە ئەخلاق، ڕاستگۆ، دەستپاک، خۆشەویست و وەکۆڵێ دڵسۆزی هەژاران بەجێهێنەری سیلەی ڕوحم و بەزەی بووە. تا چەند ئێمە لە لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم دەبێ فێری کۆمەڵێ پند و وانە و دەرز و عیبرەت بین و کامانەن ئەو پند و وانانە. بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە هاتووە مایەی خۆشبەختەوەری بۆ مرۆڤایەتی و قورئان وەسفێکە خەڵکی لە تاریکستانی کوفر و خراپەکاری و بێباوەڕی و هێز و قووەتێکی زوڵمداری و ئەمجار تۆڵەسەندنەوەیەکی لامەعقول و ئەمجار بێڕێزیکردن بەرامبەر بە مرۆڤایەتی چینایەتی، ئەمجار پەرستنی هۆز و قەبیلە و شەخسەکان و کەسە گەورەکان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام خەڵکی لەمانە دەرهێناوە. بۆچی؟ بۆ ڕووناکی ئیمان، تاعەت، ئەمجار مسالەمەکردن، ئاشتی و ئاشتی خوازانە لەگەڵ خەڵکە، ڕێزگرتن لە مرۆڤەکان، وازێنان لە ئیباحیەت و لە بەرەڵایی لەگەڵ ڕێزما بۆ هەمولایەک، دەرکردنیان بۆ پاچیزەیی و ڕێز و حورمەت، و وازێنان لە مرۆڤپەرستی بۆ خواپەرستی و هەمومان وەکو یەکسان بین. واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام گۆڕانکاریەکی ڕیشەیی تەواوی کردووە لە ژیانی مرۆڤایەتیە. ئەمە وەکوتم ئێمە هەمومان پێویستمان پێێتی. بەڵام بەداخەوە هەڵەی گەورەی ئێسەی ئێمە ئەوەیە هاتوین سونەتەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وسەلام بەشبەش کردووە. یعنی چی بەشبەشمان کردووە؟ ئەمە سونەتی جوولەکەیە. جوولەکە کامەی فەرمانەکانی موسایان عەلەیهی سەلام بەدڵ بێ ئیشی پێەکەن، کامەی لەگەڵ تەبیعەت و میزاج و هەوا و ئارەزوی خۆیان نەگونجێ ئیشی پێ ناکە. ئێستاش مسڵمان وای لێ هاتووە ئەم سونەتە لەگەڵ یاگونجێ ئەیکە، ئەوەی تر لەگەڵ تەبیعەت و میزاجیان ناگونجێ نایکە، هەر ئەسڵەن خۆشی لێ فەرامۆش کردووە. بۆیە ئەبێ ئێمە تێڕوانینێکی گشتگیرمان هەبێ بۆ سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام. ناکرێت لە عیبادەت و نوێژ و ئەوەیان پابەندی بە سونەتی پێغەمبەر و عەلەیهی سەڵاتو وسەلام، بەڵام لە مامەڵەت لەگەڵ خەڵکە پابەند نەبی بە سونەتی پێغەمبەر و عەلەیهی سەڵاتو وسەلام. یا ئێستا مسڵمانێکی زۆر نوێژ خوێن و ئەوانە لە فەیسبوک و ڤایبەر و چی و ئەوانەیانە هەر ئەسڵەن سونەت و ئاکاری پێغەمبەر هەر ڕەشاو ناکەن عەلەیهی سەڵاتو وسەلام. ڕەنگ بێ هەزار گوناه و تاوان بڵاو کاتەوە هەر بەخۆشی نەزانێ، خەڵکی بشکێنێتەوە هەر بەخۆی نەزانێ. بەڕاستی ئەمانە هەموو کاری خراپن. ئەوەی کە زۆر پێویستمانە تێڕوانین و شارەزابوونێکی گشتگیرە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام و جێبەجێکردنی ئەم سونەتانەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لەسەر جەمبوارەکانی ژیانە ئەو کاتە ئیسلامێکی جوان و ڕێکوپێک نیشانە دێ. مامۆستاگیان کۆتا قسە و پەیامی بەڕێزتان بەتایبەت لە یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشەواماندا. قسان زۆرن بکرێن، بەڵام کۆتاشتم ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرموویەتی ڕەغیمە ئەنف ڕەجوڵ ذوکرت عنده فلم يصلي عليه. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ
لوتی ئەو کەسە بشکێ کە ناوی منە برێ و سەڵاواتم لەسەر نادا صلى الله عليه وسلم. رغم أنف الرجلين دومانە هەیە لە زمانی عەرەبیە ئەکرێ جوملەی خەبەری بێ، یعنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مەفەرمی ئەو کەسە زۆر ڕیسوایە زۆر بێڕێزە سەڵاوات نادا لەسەر پێغەمبەر عليه الصلاة والسلام لە کاتێکە ناوی پێغەمبەرە برێ صلى الله عليه وسلم. معنایەکی تریشی دوعایە، پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مەفەرمی یا خوا زەلیل و ڕیسوا بێ ئەو کەسەی ناوی من ئەبرێ و سەڵاواتم لەسەر نەدا. ئەگەر کەسێک سەڵاوات لەسەر پێغەمبەرەدا عليه الصلاة والسلام زەلیل و ڕیسوا بێ، ئەبێ کەسێک بڵێ باوەڕم بە سونەتی پێغەمبەر نییە عليه الصلاة والسلام حاڵی چۆن بێ، ئەبێ کەسێک بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەر بکە عليه الصلاة والسلام حاڵی چۆن بێ، ئەبێ کەسێک سونەتەکانی پێغەمبەری عليه الصلاة والسلام وەلا نابێ حاڵی چۆن بێ. بۆیە بپارڕینەوە خوا لەو کەسانەمان نەجێڕێ کە دوورکەوتونەتەوە لە سونەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام. خوا لەوانەمان بجێڕێ کە هەمیشە و بەردەوام پابەندی ڕێبازە شیرینەکەی رسول الله عليه الصلاة والسلام. زۆر باشە مامۆستاگیان، زۆر سپاس دەکەم بە ڕێز مامۆستا سەربەت جەباری بانخوازی ئیسلامی. لە کۆتاییە دەڵێم لە تاریکی شەوی کوفرە بە یەکدەم لەمعەیەکیدا 1441 ئەمڕۆ دنیا چراخانە، چرایەک نوری بێچوونی مومیدی بێ دەبێوا بێ، چرایەک دەستی قودرەت خۆشیکە بۆ تا بەدمانە. دووبارە درود و سڵاو و میهرەبانی خوا بۆ گیانی پاکی لە باوکو دایک دڵسۆزتر بۆمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلى الله عليه وسلم. تا بە یەگەشتنەوەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.